ڕێکخراوی وڵاتانی هەراتەکەری نەود ئۆپێک پێشبینی دەکات زۆر خستە بازاڕی نەود لە نیوەی دووەمی ساڵی 2016دا کەم بکات و گەورە بانکێکی وەبەرهێنانی ئەمریکاش جەخت دەکاتەوە لەسەر بەرزبوونەوەی نرخی یەک بەرمیل نەوتی برێند بۆ $70 لە ناوڕاستی ساڵی 2017دا. ڕێکخراوی ئۆپێک لە راپۆرتی ماگانەی تایبەت بە بازاڕی نەود ئاشکرای کرد. لە مانگیاردا بەرهەمی وڵاتانی ئۆپێک 10,000 بەرمیل کەمی کردو و گەیشتۆتە 32,300,000 بەرمیل لە ڕۆژێکدا و بۆی پەکەوتنی بەشێک لە بەرهەمی نەوتی نایجیریا و کەنەدا و زیادبوونی خواستی وزە پێشبینی دەکرێت زۆری خستە بازاڕی نەود لە نیوەی دووەمی ئەم ساڵدا کەم ببێتەوە و جارێکی دیکە بازاڕی نەود دەست بکات بە هاوسەنگ بوونەوە. راپۆرتەکەی ئۆپێک پێشبینیەوەش دەکات زیادەی بەرهەمی نەوتی ئۆپێک لە نیوەی دووەمی ساڵی 2016دا لە دەوروبەری 160,000 بەرمیل بێت لە ڕۆژێکدا، لە کاتێکدا کە لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا ڕۆژانە 2,590,000 بەرمیل زیاد بەرهەم دەهێنرا. بەڵام کەمبوونەوەی بەرهەمی نەوتی وڵاتانی دەوروبەری ئۆپێک لە چەند وەرزی داهاتوودا هۆکارێک دەبێت بۆ هاوسەنگی بازاڕەکان و سەقامگیربوونی نرخی نەوت. بەڵام کەمبوونەوەی بەرهەمی نەوتی وڵاتانی دەرەوەی ئۆپێک لە چەند وەرزی داهاتوودا هۆکارێک دەبێت بۆ هاوسەنگی بازاڕەکان و سەقامگیربوونی نرخی نەوت. ئۆپێک لە درێژەی راپۆرتەکەدا پێشبینی دەکات خواستی جیهان لەسەر نەوتی ئۆپێک لە ساڵی 2016دا 1,200,000 بەرمیل زیاد بکات و بگاتە 31,490,000 بەرمیل. لە بەرامبەردا بانکی جیهانی پێشبینی دەکات گەشەی ئابووری جیهان بۆ ڕێژەی لە 2.4 کەم بکات. هەر لەو بارەیەوە گەورە بانکی وەبەرهێنانی ئەمریکا ئۆڤمیر لینشی پێشبینی دەکات نرخی نەوتی خاوی برێند لە ناوڕاستی ساڵی 2017دا بگاتە $70 و لەو بارەیەوە ئەوەی ئاشکرا کردووە لەگەڵ کەمبوونەوەی بەرهەمی نەود لە سەرەتای ساڵی 2017ەوە کوردێنان لە چاو زیادبوونی خواست پێشبینی دەکرێت نرخی یەک بەرمیل نەوتی برێند بۆ $61 بەرز بێتەوە تاوەکو ناوڕاستی ساڵی 2017 لە دەوروبەری $70 سەقەمگیر بێت.